ماوەی نزیکەی 3 هەفتەیە عێراق کەوتۆتە فەراغی دەستوری یاخود بۆشایی یاساییەوە بە هۆی هەڵەبژاردننی سەرۆکۆماری عێراق و هیچ ئاسوێکیش تا ئێستا ڕوون نییە خۆت بەدی ناکرێت بۆ یەکلاکردنەوەی پرسی سەرۆکایەتی کۆمار. ئەمڕۆ نووسراوێکی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەیبەت الحەلبوسی بڵاوبۆتەوە کە لە 12/2/2026 ئاراستەی دادگای باڵای فێدراڵی عێراقی کردووە. لەم نووسراوەیە سەرۆکی پەرلەمانی عێراق هەیبەت الحەلبوسی بە فەرمی داوای لە سەرۆکی دادگای باڵای فێدراڵی عێراق کردووە کە ڕاوەی پێویست بکات بۆ چەند مادە و بڕگەیەکی مادەکانی دەستوری عێراق سەبارەت بە بۆستی سەرۆکۆمار. استنادا لنص المادة 93 ثانيا بالبش ببرقي ياخد بدقي مادينة وسي دو لدستوري عراق لتايبد من دكاني دادقاي بالاي فيدرالية كهستيت. ثانيا دوهم رافكرني دقكاني دستور لمادي تشوار دوهم لياساي هموار كراوي يكم لياساي دادقاي بالاي فيدرالي ژمارە 25 ساڵی 2021 لە تایبەتمەندەکانی دادگای باڵای فێدرالیە کە ژمارە 1 لە ساڵی 2025 ئەو لایەنانەی کە باسکراون لە مادەی چوارە لە دەستوری عێراق هەروەها پاڵپش بە پەیڕەوی ناوخۆی دادگای باڵای فێدرالی کە ئەکرێت داواکاری پێشکەشی دادگای باڵای فێدرالی عێراق کرێت بۆ ڕاوەی دەستوریەکان کە لە ئێستادا ئەثارە خلافا فی تەطبیق لە ڕووی جێبەجێکردنەوە کێشەی لەسەرە ناکۆشی لەسەرە. بۆیە لە نووسراوەکەیە سەرۆکی پەرلەمانی عێراق داوای ڕوونکردنەوە لە سەرۆکی دادگای باڵای فێدرالیە کات بە تایبەتیش مادەی 72 دووهەم بڕگەی بە لە دەستور کە ئاماژەی بۆ کردووە سەرۆکۆمار بەردەوامە بێت لە ڕاپەڕاندنی ئەرک و بەرپرسیارەتەکانی تا دوای ئەنجامدانی هەڵبژاردننی نوێی عێراق و یەکەم دانیشتنی پەرلەمان کە دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا لە دوای یەکەم دانیشتنی پەرلەمانەوە سەرۆکۆماریش هەڵبژێردرێت. بەڵام وەکو کە سەرۆکی پەرلەمانی عێراق ئاماژەی بۆ کردو تا ئێستا سەرۆکۆمار هەڵنەبژێردراوە لە چوارچێوەی ئەو وادە دەستوریانەی کە دیاری کراوە سەرباری ئەوەی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوامە لە دانیشتنەکانی خۆی بۆ بەجێگەیاندنی یاخود پابەندبوون بە وادە دەستوریەکانەوە، بەڵام تا ئێستا بەهۆی نەبوونی نیسابی قانونیەوە زیاتر لە دانیشتنێک کراوە، بەڵام تا ئێستا سەرۆکۆمار هەڵنەبژێردراوە. لەگەڵ ئەوەی کە هەمومان زانین کە ئەنجومەنی نوێنەران بەردەوامە لە دانیشتەکانی خۆی بە ژێری ئەو کارنامانەی دانیشتن کە دانراوە بەبێ ئەوەی کە بڕگەی هەڵبژاردننی سەرۆکۆمار بخاتە ناو کارنامەکانیەوە، لەبەر ئەوە بەهۆی نەبوونی نیسابی یاسایی کە بریتیە لە دوو لە سەرسی ئەندامانی پەرلەمانی عێراق. بۆیە داوای ڕوونکردنەوەی یاسایی یاخود بۆچینی یاسایی بەڕێستانەکەین سەبارەت بەم کێشە دەستوریە.